سڵاو لەبێت سپاس دەکەم سلامەت و دەستخۆش. نای بەڕێزت جەلیل کاک جەلیل چۆنە سەردانی فامیلی مۆڵت کردووە فامیلی مۆڵ چۆن ئەبینیت وڵات جێگەیش گەلە خۆشە لەخوا بە زیادی زوو دەمێرە لەگە برادەنا لۆکردنی ئەجلوبەرج و لۆکردنی ئەشامەشیا و دێنێرە و زۆر زارج مارمال نزیکە لێرە هەر پێم خۆش زوو بێمێ سەردان ئێرە بکەم. یاخوا بەخێر بێ فامیلی مۆڵ لە لای تۆ شوێنێکی خۆشەوە زوو دەی سەردانیەکەی وڵا شوێنش خۆشە لەخوا بە زیادی خەڵکەش زۆر ڕووی دەکا هەم لە کەلوپەری زۆر هەم شتدایە کەلوپەری ناومار کەلوپەری ناو مندارە هەموو شتدایە استفادە زۆر لێ دەکەین بڕاستی دەست خۆشانی دەکەین و لەو بازرگانانی کە ئەو جێگانیان کردەوە بۆی گەشتاریان جێگای زۆر خۆشە. دەسەکانی تۆش خۆش بێ بەخێراتی پیشە جەنا بچیە ڕۆژانە بچێ مەشغوڵی وڵی بخۆم فەرمانبەرم ڕۆژەی داوامانێ و خەریکی فەرمانبەری ئیش خۆمان دەکەین ئێوارانیش بێ ئیشیە و ڕاستە ئەوە پێک و ڕەفیقنەوە وڵا پێک و ڕەفیقی حسابکە براینە حسابکە بران زۆر لەگەڵ یەکەن پێکم عادل پێک بەشەوەکەمان جیاز باشە بەڕێزم ئەگەر یەک تۆزێک بیتە پێشەوە نای بەڕێزت لوقمان کاک لوقمان ڕۆژانە بچیەوە مەشغوڵی چۆنە سەردانی فامیلی وڵتان کردو لەگەڵ کاک جەلیلە کاک جەلیل وڵات دەوام مشتیوا من بە یەکەوەیە وەک برایانین جاری شەیە بڵێن ئێواران یان شەوان جار هەیە لەگەڵ جەنابی کاک جەلیلیان لەگەڵ برادرانی دیکە ئاواگەر بڵێن دێنە دەرەوە بۆ پیاسەیەک جەوگۆڕینێک کاتەکان بەسەر دەبین بەخۆشی ئینشاڵڵا بەخێر هاتن چی وای کرد ئێوە ببنە هاوڕێ چەند ساڵ هاوڕێ یەکترن وڵات زیاتر لە 25 ساڵ دەبێت دەوامان بەڵە ئارێ وڵا لە ڕێی دەوام و یەکتریتان ناسی بەڵێ لە دەوامەوە یەکترمان ناسیەوە و لەگە برادران ئاوا زۆر برادری دیکەشمان هەیە هەر لە یەکەوە جارجارە ئاوە دەینە دەرەوە. کاک لوقمان ئەڵێن ئەوانەی کە زۆر ڕەفیقن پێکەوە پێشتر هیچ کەیفیان بێکتری نەهاتووە لای ئێوە وا بوو؟ بە قورئان هەموو شتێک وایە هەموو کەسێک ینی سەرەتا کە یەکتری دەناسی تا شارەزای یەک نەبی ینی لەوانەیە هێندا کەیفەت بە یەک نایە بەڵام کە شارەزای دا ڕەفتار و گفتار و هەڵسوکەوتی یەکتر بووی وردە وردە زیاتر لێک نزیک دەبیەوە زیاتر محەبەت لێک نزیک بوونەوە دروست دەبێت ئیدی دۆستایەتی هەر لەوەیەوە دروست دەبێت زیاتر. باشە چ سیفەتێکی کاک جەلیلت زۆر بەدڵەتەوە؟ وەڵی سیفەتێکی ینی زۆر سیفەت هەیە بەیەکەوە کە کۆمان دەکاتەوە ینی لەوەی کە چەند ساڵە بەیەکەوە ینی سیقەیەک لە بینماندا دروست بووە هاوکاری یەک دەکەین لە زۆر شتدا مەسەلەن لە مناسەبات زۆر شت هەیە بڵێن بەیەکەوە دەچینە شوێنێک تازیەک یان مەسەلەن سەردانێک نەخۆشێک ئەیدێ سیفەتی ینی وایە کە لێک نزیکین ڕاستگۆی و سیقەبوون بە یەکتر زۆر مهمە. ڕاستە متمانە بە یەکتری ئیکلیلی سەرکەوتنی هەموو کارێک و هەموو پرۆسەیەک و هەموو ڕەفیقایەتەکە ئەنجا بابێ مۆلێت و کاک جەلیل کاک جەلیل شتێکی خۆش نێ بۆ منی بگەڕیتەوە؟ زۆر ڕوو خۆش دیاری ینی قسە خۆش دیاری بۆ قڕان شتی خۆش چییە ئێستا سەرەتا هاتم جەژنی ڕەمەزانی پیرۆزباش گەرم لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەین و ئەوانەی کە بە ڕۆژش بینەخوا قوڵێک ئینشاءڵڵا و هیوادارم ئەو جەژنەش بیت و دوو جەژن تو سێ جەژن لە بەرەوەی موچەکە درا ئەو دوو مانگەش زۆر خەڵک دری پێ خۆش بووە بەڕاستی بازار گەشاوە دەستخۆشی حکومەت هێرێمی کوردستان دەکەین بۆ ئەو سەرفکردنی ئەو دوو موچێ بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرە حکومەت هێرێمی کوردستان و کابینێ نۆیەم و سێ خۆش هەر خۆشە و خاستە ئەو دوو معاشەدەی هەر خۆشتر بووە ئینشاءڵڵا. شتێکی خۆشەیە لە بینی ئێوە ڕوویدا بێت لە فکرت ما بێت و تۆ ئێستا بۆ منی بگەڕیتەوە. بە قورئان شتی خۆشمان لەگە ئەو برادەری کاک لوقمانی زۆر هەیە بەڵام ئێستا لەو دەمەی لێ بینیم نایە بەڵام زۆرمان یادگاریمان لەگە پێکەوەیە. ئەرێ وەڵا تۆ کاک لوقمان لە بیرت بێ بۆ منی بگەڕیتەوە؟ بە قورئان لەگەڵ کاک جەلیل لەگە برادران وەڵاهی ینی خوشتی خۆش چیە وەڵی زۆر جار ینی لەگە برادرانی دیکە شەرنەک ئەو کە بڵێن لە دەوام بەیەکەوەین زۆر جار ینی ئاوە هەبووە دوو هەفتە جارێک بە تایبەت بەهاران چوینە ئەو دەشت و دەرەی بڵێن سەفەری خۆشمان کردو بەیەکەوە قسەی خۆش و جەوگۆڕینێکی زۆرە تا ئێوارە بەیەکەوە بووین ینی شتی خۆشمان زۆر بەیەکەوەیە بەڵام بڵێم ئێستا بیزەبت ینی شتێکی وا بگەڕمەوە وەڵاهی نایەت یادم نوکتەیەک بەسەر هاتێکی خۆش ئێستا کردۆ بژێربەوە جارێکیان من و کاک لوقمان چوونە سەفەرش دەرەوەمان کرد لە فندقی دانیش بین شەوەکەی لۆ عوانەوەی سرعات بین ئەو شەویش سبەی بەیانێکە ساعت ئەفتونی و هەستی خۆمان گۆنی بڕۆین ئەمەشەمان کرد لە فندقە لە ژۆرەکەی دوو بۆڕی ئاو هەبوو بۆڕی سارد و گەرمی بۆڕی گەرمەکە ڕاستەقی کە تەقی ئەو غرفە پڕ ئاو بوو هەر کارە ساد بوو ئەو ڕۆژەی ئەو ئاوە کە پڕ بوو ئەو ئاوە چۆلا غرفەکەیان دیش ئەو خەڵکە بۆ بەیانەم هاتە دەرێ بەڕاستی ئەو ڕۆژە زۆر ناخۆش لۆ من
بس خەڵکەکە زۆر پێی متەئەسیر بوو گوم کاک وەڵڵا خەتای منە بۆ ڕووی تەقی لە فندقێم خەتای من نییە ڕاست بەسەراتێکی ناخۆشتان لە ئەو غورفە پڕ ئاو بوو غورفەکانی پڕ ئاو بوو بەڕاستی زۆر ناخۆ دەکەم ئەو ڕۆژەی ئیشەڵا تووشی موقف وە ناخۆشی وان نابنەوە با من پرسیارێکتان لێ بکەم لە تۆ ئەپرسم پرسیارەکەت لێ ئەەکەم لەگەڵ وەرزشە چۆنی بەقورآن وەرزش لە وەرزش زۆر دۆز نیمە بەس متابعی ڕاض و شتا دەکەم لەخوا بەزیادبی هەندەری چیانێکی بەقورآن هەندەری بەخۆی جیا هەندەری هەولێرم بەپێم خۆش هەولێر قەلاو منارەکە سەرکەوتوبی بەس بەڵای ئیدەرەوە بەڕاستی پێم خۆش هەر عێراقش بی هەر عێراق بەری ئەرێ وەڵا پێم خۆش لە دەری عێراق بەخوای لە ئەوروپا لە دەرەق ناوەڵا عەزمی نییە زۆر بەس ناوخۆم عەزم نییە خاستن قەلاو مناری هەولێری خۆمان و هیچ بینەری یاریەکانی ناو هەولێری ئەلێ وڵا زۆر زەس مەڵعەبش دادەنیشم تەماشا دەکەم یارەکان پێم خۆشە باشە ئیشەڵا خۆی گەورە تەندروست باشتان بکات با پرسیارەکەت لێ بکەم ئەڵێت کام ئەندام لە کۆ ئەندامی هەرس بە پلەی یەکەم بەرپرسە لە هەڵمژنی مادە خۆراکیەکان بەقورآن ئەوەی نازانم پرسیارەشکە بکە ئاسان کاری بکە پرسیارەکە با بۆ تو دووبارە بکەمەوە بزانم ئەزانیت ئەڵێ کام ئەندام لە کۆ ئەندامی هەرس بەرپرسە بە پلەی یەکەم بەرپرسە لە هەڵمژینی مادە خۆراکیەکان وەی لە گەدە نابی گۆڕە لە سوورێن چگنێنە گەدە یعنی خۆراک مادە خۆراکیان هەڵدەمژێ ملوولەکانی خوێنە باسان کاریت بۆ بکەم چکە بۆی هاتووین ڕێی خۆڵە باریکە یاخود جگەر حتممە ڕی خۆڵە باریکە تەوا وەڵامەکە زۆر ڕاستە ئەنجە با من پرسیارێک لە کاک محەممەد بکەم جەلیل عەفو زۆر داوای لە ورنەکەم مقابلەیەک پێش تۆ کاک محەممەد بوو با پرسیارەکەم بۆ تۆ ئەڵێ لە ڕۆژی دواییدا یەکەم کەس لە گۆڕدا دێتە دەرەوە کێیە وڵای ئەو یە بزانم لە دینەوە کەمەک شارەزایم هەیە یەکەم کەس لە گۆڕ هەردستەوە پێغەمبەر عەلەیهی سەلام خۆشەویستە ئەوە ئەرێ وەڵا وەڵامەکە زۆر ڕاستە دەسەکان خۆش بێ پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم ئەرێ وەڵا دەسەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە زۆر سپاس زۆر سپاسی گۆش دەکەم سپاسان دەکەم سەرکەوتون بۆ بەرنامەکەتان دەخوازم ئینشاءالله دەسەکانتان خۆش بێ زۆر سپاس لەلایەن ماکسەوە بووی بە خاوەن خەڵات لەناو فامیلی مۆڵە بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانی بچی لەوێ بازارێکی خۆت بکەیت و هەروەها لەلایەن ئاڤاوە جلوبەرگی پیاوانی هەیە تۆ دەتوانی بچیت کەلوپەلەکەی خۆت هەڵبگری لەوێ کە بۆیان داناوی و هاوکارانم خەڵاتێکی ترماوە کاک جەلیل لەلایەن ئێم سنتەرەوە خەڵاتمان بۆ تۆش ئامادەکەم مەمنونم دەست خۆش بی سپاس دەکەم زۆر مەمنون زۆر سپاس بەڵام خەڵاتێکی تریشمان هەیە لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار تو دەتوانی بازار خواردن داوا بکەی لەوێ بە خۆڕایی لە ڕێگەی ئەو بارکۆدێک کە لە پشتێوەیەتی دەتوانیت مینوەکە ببینیت و ئەپەکەش دابەزێنیت دەست خۆش بۆ ئێوە سپاس بۆ ئێوە هەر بەخێر بن ئینشاڵڵا جەژنی پیرۆزەش لە هەموو لایەک دەکەین لە هەموو خزم و دۆست و لە ئێوەش پیرۆز بێ و ئینشاڵڵا خۆی گەورە وەک چۆن ئەو ماوەی کە ئەو موچەیە بۆ ئەو خەڵکەی هات و خەڵک بازار بۆەوە خەڵک دڵی خۆش بوو ئینشاڵڵا هەمیشە خۆشتر و باشتر دەبێت و گەلی کوردستان هەر سەرکەوت و هەر سەرفراز دەبێت ئینشاڵڵا ئینشاءڵڵا خۆشحاڵ بووم من مەمنونم خۆشحاڵم زۆر سپاسم دەکەم مەمنونم سەرکەوتن بۆ لایەک دەخوازم سەرچاوەکانم بەخێراتن زۆر سپاس